کۆلێژی بەڕێوەبردن و ئابووری بەشی ژمێریاری زانکۆڵایەن پارالێل ئێواران کەمترین کۆنمرەی چەندە؟ سڵاوتان لێبێ و هەموو کاتان باش. خۆشەویستانم، من سروود خورشید فەرمانبەر لە سەرۆکایەتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر ئەندامی لیژنەی ڕاوێژکاری بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین لە خزمەتی ئێوەین بۆ باسکردنی کۆلێژی بەڕێوەبردن و ئابووری بەشی ژمێریاری بۆ ساڵی خوێندنی 2021-22 کەمترین کۆنمرەی چەند بووە و هەروەها وەکو بەرچاوڕوونیەک ئێوەی خۆشەویستیش بەکاری بێنن لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین ئەگەر ویستان بەشی ژمێریاری پڕ بکەنەوە. خۆشەویستانم، بەشی ژمێریاری هەروەکو لە ناوەکەی دیارە، واتە لە هەر شوێنێک حیسابات هەبوو، ژمێریاری هەبوو، ژمێریارێکمان پێویستە. گەر کۆمپانیا بێ، گەر تەنانەت کارگەیەکی بچووکیش بێت پێویستی بە ژمێریارێ بۆ ئەوەی سەرپەرشتی داهات و فرۆشتن و ئیش و کارەکانی دارایی بکات. ئەمە بریتە لە بەشی ژمێریاری. خۆشەویستانم، بۆ ئەوەی بزانن بە پارالێل زانکۆڵاین ئێواران کۆنمرەی بەشی ژمێریاری لە کۆلێژی بەڕێوەبردن و ئابووری چەندی وەرگرتووە تا کۆتایی ڤیدیۆ بینەرمان بن. لایک، کۆمنت، سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هاوڕەکانتان ئاگادار بکەنەوە کەناڵەکەی ئێمەیان بۆ شێر بکەن بۆ ئەوەی ئەوانش سوودی لێ ببینن. هەروەها لە ئینستاگرامیش بە هەمان ناو و ناونیشان ئێمە لە خزمەتی ئێوەی بەڕێزین بۆ ئەوەی بتوانین زۆرترین خزمەتتان پێ بگەێنن. ئێوەش فۆلۆمان بکەن، پرسیارەکانتان بنێرن، هیوای سەرکەوتنتان بۆ خوازیین.